دوای زیاتر لە 40 ڕۆژ لە چاوەڕوانی و قەیران بەهۆی کەمبوونەوەی بەرهەمهێنانیەوە دوجار مەرجی پسوولەی خۆراک بۆ وەرگرتنی غازی ماڵان لابرا. بەپێی بڕیاری قایمقامێتی سلێمانی لەمە دوا هاوڵاتیان دەتوانن بە شێوازێکی ئاسایی غازی شل بەدەست بهێنن. هاوڵاتی لە مانگ دەتوانێت 3 بەتڵ 4 بەتڵ وەرگێت هەست چەندێکی بێ دەتوانێت وەریگرێت یانی دیاریکراو نییە. باشە ینی بریکارەکان چوونەتەوە ناو گەڕک و کۆڵانەکان بە شێوەیەکی ئاسایی بەڵێ دەمێکەوە هەیە کە چوونەتە ناو کۆڵان و شوێنەکان ئەو بەزەوە بوو بە فۆرم ئێمە ئەمانە بە هاوڵاتیان بەس ئێستا ئێمە ئەو ئینەمان لا بردووە و ئەو مەرجەمان لا بردو هەموو کەس دەتوانن خۆیان لە بریکارەکانی خۆیان بە شێوەیەکی ئاسایی غازیان لێوەرگن ڕۆژانە بە نرخی فەرمی 8500 دینارە و هەچ کەسێک سەرپێچی و نرخەکە توانین ئێمە ئاگادارکەنەوە ئێمە لیژنێکی تایبەتمەندمان هەیە لە ڕێی ئەو لیژنەوە پسۆڵیان بۆکەین و سزانەین. تا ئێرە دۆخی غازی ماڵان بەرەو چارەسەر چووە، بەڵام پرسیارە جدیەکە کە لای هاوڵاتیان و کاسبکاران دروست بوو ئەوەیە ئەگەر بەرهەمهێنانی غاز ئاسایی بۆتەوە ئەی بۆچی نرخی غازی بازرگانی دانابەزێت. لە کاتێکدا پێش قەیرانەکە نرخی هەر لیترە غازی بازرگانی تەنها 450 دینار بوو، بەڵام ئێستا گەیشتۆتە 950 دینار و بێدەنگی لێکراوە. پەرلەمانتاران و شارەزانیش پەنجە دەخەنە سەر کێشەی دابەشکاریەکە. ئێستا کۆرمۆر ڕۆژانە تقریبان 1200 تەن غاز بەرهەمێنێت. ئەم 1200 تەنە بەشی 3-4 ڕۆژی هەرێمی کوردستانەکە. لایەکی تر عێراق خۆی 300 بۆ 350 تەن ئەنێرێ ڕۆژانە بۆ هەرێمی کوردستان کە بەشی هەرێمی کوردستانەکە. کاکەوازە من بێنێ سەڵام قسەکەی غەلب ڕاست نییە و نازانم چیوانە، بەڵام ئەندام پەرلەمانێکی پارتی بە وازحی ئەڵێ لە تەلەڤیزیۆنەڵێ ئێمە تەکلیفمان کردووە لە وزارەتی نەوتی عێراق 150 تەن غاز بنێرێ بۆ هەولێر. ئەی بۆ خەڵکی هەولێر بێ غازە. بەغداد کە تقریبا 10 ملیۆن بۆ 12 ملیۆن خەڵکی تایە پێویستی بە 1200 بۆ 1300 تەن هەیە لە ڕۆژێکە. باشە 3 مەحافەزە وەکو هەرێمی کوردستان کە 6 ملیۆن خەڵکی تایە کە نیوەی ئەوەیە کە نیوەی ئەوەش معمەلیە کە نیوەی ئەوەش مەسەلە بەکارهێنێ پێویستی بە چەندە بێ هەر پێویستی بە 500 تەن هەیە بۆ هەرێمی کوردستان. 350 لە عێراق وەرەگرن چەندێکی ماوە 150 تەنی. ئەمان خۆیان 1300 تەن ئینتاجەکەن ناتوانن 150 بدەن بەین ناتوانن یان ئەیانوێ نەیدەن. ئەم ژمارە و داتانە هاوکێشەکە ئاڵۆستر دەکەن. پرسیارە بێوەڵامەکە ئەوەیە کاتێک بەرهەمهێنان زیاترە لە 2 هێندەی پێداویستی نێوخۆ ئەو بڕەغازە زیادەیە چی لێ دێت و بۆ کوێ دەڕوات. هاوڵاتیان چاوەڕوانن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان نەک تەنیا کۆنتڕۆڵی غازی ماڵان بەڵکو سنوورێک بۆ نرخی غازی بازرگانیش دابنێن، بەڵام ئاخۆ ئەوە دەبیندرێت وەڵامەکەی بۆ ئێوە جێدەهێڵین. ڕامیار عوسمان کەناڵی پێیا سلێمانی.